بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە چوارەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لەوەی بەڕێز و خۆشەویست شا دەبینەوە خوای گەورە جەژن کاتەمایی خۆشی و خۆشبەختی و ئاسوودەی و بەختەوەری بۆ هەمووتان ئینشەڵڵا ئەم چوار ڕۆژەی جەژنی قوربانتان زۆر بە خۆشی و بە ئاسوودەی بەسەر بردبێ خوای گەورە جەژن کاتەمایی تەبایی و مایی جارێکی تر بژانەوەی دڵەکان و بژانەوەی وڵاتمان و بژانەوەی کەس و کار و خزم و دۆست و ئەزیزانمان ئینشاءالله خۆشەویستان لە چوارەم ڕۆژی جەژنە لەگەڵ هاوکارانی زۆر خۆشەویستم لەگەڵتان لە خزمەتتانە ئابین بۆ ناردنی پیرۆزبایەکانتان لە بەرنامەی پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پەیام و هاوکات ئەم ڕۆژ وەکو چەند ڕۆژی ڕابردوو ئێمە دوو پرسیارمان بۆ بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە ئێوەش دەتوانن بۆ وەڵامدانەوەی ببنە خاوەنی خەڵات بەرنامەکەشمان بە سپۆنسەری پۆشاکی پۆشیا فاشیۆن بەردەوامەکە لەقی لە زۆرێک لە شارەکانی کوردستان لە کۆیە لە هەولێر لە هەڵەبجە لە کفری لە کەلار لە زۆرێک لە شارەکانی کوردستان لقیان هەیە و سپاسیانەکەین یەکەم پەیوەندی پێم وایە ئامادەیە شلێرخان لە کفری شلێرخان سڵاو لێبێ السلام عليكم. وعليك السلام شلێرخان جەژنی قوربانە پیرۆزی و هەمیشار لە جەژن نابی زۆر سپاس دەکەم جەژنی وەش پیرۆز بێت لە تۆ لە هەموو کارمەندان. زۆر سپاس شلێرخان کفری لەگەڵ جەژن و گەرمایە چۆن بوو؟ وەڵایی برام زۆر سارد و سڕ بوو جەژنێکی سارد و جێوی گەرم دەی خوای گەورەی ئینشەڵڵا هەموو لایەکمان لەم نەخۆشیەوە پارێزێ و بەشێکی زۆری پێم وایە بەهۆی نەخۆشیەوە بووە. شلێرخان دیارە ئێمە ئەمڕۆ یەکەم پرسیارمان بۆی بەڕێز و خۆشەویست لە ماوەی 25 خولەکی یەکەمی بەرنامەکەمانە ئەم پرسیارەیە کە پرسیارەکەمان کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی دووبارەی کەمەوە شلێرخان بەڵێ کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی زۆر یەکەم پەیوەندی ناتوان یارمەتیم بدەیت وەڵڵاهی ئیتر شارێکی کوردستانمان پێ بڵێ کە لە ساڵی 1930 لە بەرواری 6 نۆ ڕاپەڕی بێ سلێمانی نییە سلێمانی بکەمە کۆتا وەڵام یارمەتیم دە لەبەر یەکەم پەیوەندیم زۆر نازانم بەستەوە وەڵامی کۆتاییم پێ بڵێ نازانم ڕانی و سلێمانی بوویانی دەبێنە جوانێ سلێمانی بکەینە کۆتا وەڵام با کۆتا وەڵامی باشە گیان دەستی خۆر پێ سوپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن خۆشیابی پەیوەندی دواتر کاک بایر لە سلێمانی و کاک بایر گیان سڵاوە لەبێ سپاس دەکەین دووبارە جەژن پیرۆز هەمیشار لە جەژن نابی کاک بایر لە خزمەتتان تۆ پێم بڵێ چوارەم ڕۆژی جەژن چۆن بەڕێکرد کاک بایر تۆش تێبینی ئەوەت کردووە بەڵێ تێبینی ئەوەت کردووە کە ئەم ساڵ لەگەڵ ئەوەی قەیران و بارودۆخی دارایش بەو شوێنێ بەڵام قوربانی زۆر بسپاس بخوا قوربانی زۆر بۆ این کار ناکرێت یعنی ڕێژەیەکی باش دەچا ئەوەی کە بۆ نمونە دۆخی دارایی خەڵکیش بەو شێوەیە نەبووە بەڵێ زۆر باش زۆر هەمیشار لە جەژن و خۆشییا بن ئینشاءالله کاک بایرجان کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی شاری عێراق بەڵێ کام شاری عێراق لە 1930 لە بەرواری 6 نۆ ڕاپەڕی شاری کوردستان وانە بەڵێ شاری کوردستان شاری کوردستان لە 1930 ڕاپەڕی بەڵێ سلێمانی شاری سلێمانی بێ نازم دوێنێ هاوکاری نەکردم هاوکاری با سلێمانی بێ دەستی خۆ با سلێمانی جێگی دەکەیت باشە زۆر دەگرا باپڕەکەشم بەشداریکە آخر ڕۆژە ئەم یارمەتیمان بە بەس تۆ با بەشداریکە مادام دوێنێش تەکلیفی کرد هیچ پەیوەندی کرد بەشداری ناکە بەس کاک عادل لە ڕێگەی بدەن با بەشداریکە لە خزمەتیانی ئەم کاتە باش ئەم کاتی جەنابەت گیانەکەم ناوت چی بوو؟ ژیندار سلێمانی ناوت چی بوو؟ ژیندار گیان جەژن چۆن بەڕێ کرد؟ بەباشی بەڕێو کرد؟ یخوا هەر باش بی کاکە ژیندار تۆ وەڵامەکە لای تۆ چییە؟ سلێمانی سلێمانی باشە گیان سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشار لە جەژن نابن
زۆر سپاس پەیوەندی دواتر کاکە ڕێژوان لە کاک ڕێژوانیان سلااوە لێبێ ڕۆژان خان عەفوەن ڕۆژان خان سلااوە لێبێ ڕۆژان خان سلااو لێبێ و جەژنە پیرۆز بێ زۆر سپاس ڕۆژان خان چوارەم ڕۆژی جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو ڕۆژان خان سارد و سڕ بوو ئەی مەسەلەی قوربانیکردن یعنی لە زۆرێک لە شار و شارۆچکانی یاریێمی کوردستان قوربانی باش کراوە لای ئێوە شەروا بوو هاوچۆ نەبوو بەهۆی ئەم ڤایرۆسەوە دەیخوای گەورە لە کۆڵمان کاتەوە ئیشەڵا خوای گەورە لای سەلامەتکە ڕۆژان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕی تۆش دوای عامەکەوی با سلێمانی بێ گیان دەستی خۆش و هەمیشار لە جەژناوی پەیوەندی دواتر لانەخان لە سلێمانی لانەخان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێ وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا سپاس دەکەین لانەخان تۆ باشی جەژنی ئێوەش پیرۆز بێ لانەخان هەمیشار لە جەژن و خۆشی و بەختەوەریا بژین جەژنە پیرۆزە لە چیەکەی لە کۆتا ڕۆژی جەژنی قوربانە هیچ ڕەخنەیەکت لێمان هەیە ئێمە حەزەکەین ڕەخنەمان لێ بگرین بێ هەمیشە هەر لە جەژن و خۆشیە بن ئینشاءالله خوای گەورە هەموو کاریتان کاتە مای خۆشی و خۆشبەختی و جەژن ئینشاءالله بەڵێ لانەخان کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی والله کارەبامان نییە ئەگەر پرسیارەکە دووارەکەیتەوە ئاگام لە بەرنامەکەتان نییە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی ئەختیاروسی لەگەڵ نییە نەخێر والله هیچ زانیاریم نییە و کارەباسمانێ نازانم ئاگام لە بەرنامەکە نییە وەڵامەکانی ڕابردوو زۆربەی سلێمانی ئاوتووە با سلێمانی بێ من ساڵم با سلێمانی بێ با سلێمانی بێ دەستی خۆش و سپاس دەکەین هەمیشە لە جەژناوی زۆر سپاس دایکی ئەیوب لە باوەنور دایکی ئەیوب سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێ سپاس دایکی ئەیوب هەمیشە لە جەژن و خۆشی سپاس دەکەین دایکی ئەمەش دەستخۆشیان و پەیوەندەکەی جەنابێت ئێمە خۆشحاڵترین دایکی ئەیوب لە باوەنور مەسەلەی قوربانیکردن چۆن بوو لە زۆرێک لە شوێنەکان گەرم و گوڕ بوو خەڵک قوربانی باشی کرد لە باوەنور چۆن بوو یعنی خەڵک قوربانی کردووە دەی سپاس بۆخوا چەند وەڵا دەوڵەمەندن کاکەیەوە خوای گەورە عافێتتان بێ و ئینشاءالله بە خۆشی نۆشیکەن سەلامەتەوە دایکی ئەیوب کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕی گیان دایکی ئەیوب 1930 ئەو ساڵە دایک وەڵام برامنیش لە دایک دەبوو ئێستا لە دایک باید لەمە تایبەتیەوە بۆستم زۆرێک لە پەیوەندەکانی ڕابردوو و تویانە سلێمانی تر نازانم تۆش ئەو هەڵەبژێری لەگەڵ ئام بتمەکەم وەڵی ئیتر هەندێجار لەگەڵ ئام هەڵەی هەندێجار ڕاستی قوربان دەبم دەستم ماچەکەم زۆر سپاس خوان لەگەڵ بێ خوشکی بەڕێزم دایکی ئەیوب کاک عەبدوڵڵا لە هەولێر کاک عەبدوڵڵا گیان سڵاو لێبێ و جەژنی قوربانی پیرۆز بێ زۆر سپاس کاک عەبدوڵڵا بینت لەگەڵ جەژن چۆنە کاک عەبدوڵڵای بەڕێز یاخوا باشووی ئەی خۆت قوربانیت کردووە یا قوربانیتان لەو گەڕەکەیەوە هیچ قوربانی کراوە لەو گەڕەکەیەوە قوربانی وشت زۆر بۆ کاک عەبدوڵڵا نەکراوە لەو گەڕەکەیەوە وەڵاهی خۆتجی سەرسوڵمانە چونکە لە ژۆرێ لە شارەکانی کوردستان و لە گەڕەکان قوربانی کراوە هیوادارم کە ئینشەڵا ئەو سونەتەت زیندوو بکەینەوە ئینشاءالله ئەوەی کە لە توانایەتی بەڵێ بەڵێ کاک عەبدوڵڵا گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی
کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا دەنگ باش ناگاتە ئێمە گیانەکەم ئەوەم پێم بڵێ کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی. کاک دەنگ ناگاتە لای من نازانم گەشتنای پەیوەندی دواتر. کاک عەبدوڵڵا گیان شاری سلێمانیە هەولێریا کەرکووکامیان؟ باشە گیان با سلێمانی بێدەستە خۆش بێ کاک عەبدوڵڵا گیان. پەیوەندی دواتر کاک شەعبان لا کاک شەعبان گیان سڵاو لەبێ و جەژنە پیرۆز بێ. زۆر سپاس کاک شەعبان لەگەڵ چوارەم ڕۆژی جەژنا چۆن بووی چۆن بەڕێت کرد؟ والله الحمد لله باش ولا خوض زاد بل لا ما جزء بين روشي كمويا بێگومان ئەی کاک شەعبان لە ئاکرێ قوربانیکردن بە ڕێژێکی بەرچاو دیار بوو؟ والله الحمد لله وكم صال كم نبوي باش سپاس بەخوای گەورە هیوادارین کە هەموو لایەکمان هەر لە خۆشی و شادیا بین ئینشەڵڵا. کاک شەعبانی بەڕێز کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 9 6 ساڵی 1930 ڕاپەڕی؟ با شاری سلەیمانی بێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک شەعبان، سپاس بۆ بەڕێزت. لیا دایکی لیا لە کەرکووک، دایکی لیا سڵاو لەبێ و جەژنە پیرۆز بێ. دایکی لیا دایکی لیا گیان ئەگەر بتوانین لە تەلەفۆنەکەی جێ لە من بگری. بەڵێ لە تەلەفۆنەکە بۆی زۆر نەوەستین بۆ قسە یەکتر. دایکی لیا جەژنی قوربانت چۆن بەڕێ کرد؟ سپاس بەخوا جەژنێکی خۆش بێ الحەمدولله. سپاس بەخوای گەورە هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی ساڵی 1930 ڕاپەڕی؟ وڵی زانیاری نییە بەڵام بە هەر لەگەڵ عامەی سلێمانی بێ ئینشاءالله. هەر لەگەڵ عامە بیت. باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت دایکی لیا. هەمیشە لە جەژن و خۆشیاوی خوشکی بەڕێزم. پەیوەندی دواتر ئەمەلخان هەر لە کەرکووک. ئەمەلخان سڵاو لێبێ و جەژن و پیرۆز بێ. ئەمەلخان ئەمەل پەیوەندەکەی بچڕایەوە. ئەمەلخان لەسەر خەتە کاک بەداخەوە ئەمەلخان داوای لێبوونی لەکەین کە پەیوەندەکەی داخرایەوە. هیوادارم کە بتوانێت پەیوەندیمان لەگەڵا ئامادە بکاتەوە. شیرین لە ئاکرێ. شیرین خان سڵاو لێبێ. سەلای خوا لەتۆ لە هەموو کارمەندان تۆنی باسی مامۆستا گۆران. سپاس دەکەین شیرین خان جەژنە پیرۆز بێ. هەمیشە لە جەژن و خۆشیا بیت. بەڕێزی منی دەزم لە تۆی بەڕێز و لە تاوای کارمەندە بەڕێزەکان و بیستەرە بینەرە بەڕێزەکان و بیستەرە بەڕێزەکان پیرۆز دەکەم لەخوای گەورە داواکارم هەموو ڕۆژێکتان هەر دەزم بێت. سپاس دەکەین شیرین خان. شیرین خان پەیامەکانی جەژن لای تۆ چییە؟ ئایا لە جەژنام دوو پرسیار لە جەژنا لای ئێوە قوربانی کراوە؟ بەڵێ الحەمدولله قوربانیەکی زۆر باش کراوە لەخوای گەورە بە زیاد بێتن. وەڵا پەیامی جەژن مامۆستاوەیە یعنی مرۆڤ گردن ئازایی لە دۆستان و لە دیلەی ڕەحم جێبەجێ بکە و گردن ئازایی لە کەسی شەر و لە دۆستان و برادەران بکە. بێگومان هەوڵە داوە تۆ لە خۆتا جێبەجێ بکەی ئەمە؟ بێگومان بێ هەمیشە هەر لە خۆشیان ئینشەڵڵا. شیرین خان کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی ساڵی 1930 ڕاپەڕی؟ شاری سلەیمانی. دەستە خۆش و سپاس دەکەین. هەمیشە هەر لە جەژنابی خوشکی بەڕێزم. لۆنەخان لە سلێمانی. لۆنەخان سڵاو لەبێ. ئەم کاتەی جەنابەت لۆنەخان جەژنی قوربانت پیرۆز بێ. لە کۆتا ڕۆژی جەژنی قوربانین و زۆرمان نەماوە کۆتایی پێبێت. پەیامی تۆ لە جەژنا بۆ خۆشەویستانت بۆ ئەزیزانت چییە؟ بەس دۆزای لە هەمووانەکەەوە. ئەی گەرنی هەموو کەسی ئازاکەی؟ گەرمی هەموو کەسم ئازاد کردووە بەڵێ. ئەیدی ئافرم هەمیشە هەر لە خۆشی جەژناوی ئینشەڵڵا لۆنەخان. لۆنەخان ئەو گەڕەکەی ئێوە لە ڕووی قوربانیکردنەوە چۆن بوو؟ وەڵایی گەڕەکەکە باش بوو بەس زۆر بەس یعنی لەناو خزمەتکەسەکانە زۆر باش بوو. هیوادارین هەمیشە هەر باش بن ئینشەڵڵا. لۆنەخان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی؟
باش سلێمانیدا باسلی هەموو شی وابزانام زانەری نیە هەمووی وەکوی خۆی پێش نا من نەوەڵام شتێکی لێزانم ئەو کاتە نمکی سوورەدایکنەوە وەزیان شتێکی لێزانم ئەلی دڵنیای کە ئەوەیە وەڵای گەوانە دڵنیان ئەیە گەوانە بوو دەی خۆمان خۆش باشە گیان سپاس دەکەی هەرە دەژن خۆشیابی خوشکی بەڕێزم پەیوەندی دواتر هێرۆخان لە هەولێر هێرۆخان سڵاو لەبێ و جەژنە پیرۆز بێت. السلام عليكم وش بنزيد وعليكم السلام ورحمة الله خوشکی من هەمیشار لە جەژن خۆشیابن. خوش سلامتي هێرۆخان بله جەژنە پیرۆزە لە چیەکەی لە کۆتا ڕۆژ؟ والله بقى ولا دوش مسلمان دەی هەمیشار لە جەژنابی هێرۆخان پێناسی تۆ بۆ جەژن چییە؟ والله جزن رزق ناسي مبرام ومالكم سلامة يوادن أوانك لجزء أرسلنا لم جزء بسوانا يقول يكر أشكنا وكلنا خوش إن شاء الله هەمیشار لە جەژن خۆشیابن. هێرۆخان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕی؟ شاري سليماني شاری سلەیمانی. بله بەڵێ سپاس و پەیوەندێکە هەمیشار لە جەژناوی خوشکی بن. زۆر سپاس خوارد لەگەڵ پەیوەندی دواتر کاک سامی لە دوهۆکەوە. کاک سامی گیان سڵاو لێبێ و جەژنی قوربانت پیرۆز بێ. لاوی خۆی گەورە لە ئێوەی بەڕێزیش بێ و جەژنی قوربان لە ئێوەش پیرۆز بێ مامۆستایەوە چۆنن باشن؟ ئێمە باشی نەگەیەوە باشن کاک سامی گیان ئێوە باشن شکر؟ زۆر سپاس ئینشاءالله سەرکەوتوو بیت. یا ڕەبی تۆ سەرکەوتوو بیت. خۆشەویستیم بۆ تۆ بە سەرجەم کارمەندان و بیسەرانی کاک تەلەڤیزیۆنی سامی کاری ڕۆژانە چییە؟ بەڵێ کاری بە چیەوە خەریکی؟ بە خۆی نابینامە مامۆستاگیان. نابینای؟ ئەرێ وەڵا. یا ڕەبی خوای گەورە بیکاتە ئەجری ئەو دنیا کاک سامی گیان. زۆر ئەوە تۆ ئەزێشی گەورەت هەیە ئینشەڵا لەو دنیا خوای گەورە بە بەهەشتی بەری نەشا دەکا. بەڕێزی براگیان لەگەڵ هەموو لایەک ئینشەڵا. خوای گەورە سەلامەتی کە کاک سامی گیان. کاک سامی سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕی؟ بەخۆی مامۆستا من دەڵێن باس سلێمانی بێن گاتە سدرەی. با سلەیمانی بێ. باشە گیان زۆر سپاس دەکەین کاک سامی گیان. دەست خۆش و سپاس بۆ پەیوەندی کاک سامی کە لە دوهۆشی خۆشەویستەوە لەگەڵمان بوو. پەیوەندی دواتر هێڤی خان لە ڕانیە. هێڤی خان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێ. سڵای خۆی پەروەردگار لە ئێوەش و هیوای ئێوە دەخوازم هەمیشە لە جەژن خۆشیابن. زۆر سپاس هێڤی خان جەژن لە تۆ پیرۆز بێ لە خانەوەدەی بەڕێزت لە تەواوی دانیشتوانی ڕانیە. کەناڵی تایانیش زۆر سپاس هێڤی خان بەڵێ کۆتا ڕۆژی جەژنی قوربانە و پیرۆزبایی لە چی ئەەکەی لەم شاشەیەوە؟ وەڵی ئینشاءڵڵا هیوادارم هەموو کەسێ لە جەژن خۆشیا بێ و کەس دڵتەنگ نەبێت و ئەم جەژنەوە بێتە هۆی تەدایی بۆ هەموو کەسێک. خوای گەورە هەموو لایەکمان سەلامەت کا و خوای گەورە هەموو کاتێکمان لە جەژن و خۆشی ئینشاءڵڵا. بەڵێ هێڤی خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕی؟ با شاری سلێمانی بێ. با شاری سلێمانی بێ و سپاس دەکەی. دەست بۆ ئێوە. دەستێ خۆش و سپاس دەکەین. دڵدارخان لە دوهۆک. دڵدارخان سڵاو لێبێ. ئەم کاتی جەنابەت دڵدارخان جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن نابیت. زۆر سپاس دڵدارخان. دڵدارخان لە دوهۆک جەژنتان چۆن بەڕێکرد؟ قوربانیکردن لە دوهۆک چۆن بوو؟ زۆر خۆش بوو. زۆر باش بوو. دەی سپاس بۆ خوای گەورە. پێم بڵێ کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕیوە؟ بەڵێ سلێمانی. شاری سلەیمانی. بەڵێ سپاس دەکەین دەست خۆش هەمیشار لە جەژناوی خوشکی من. زۆر سپاس بۆ بەڕێزت دڵدارخان کە لە شاری دوهۆکەوە لەگەڵمان بووی. کاک کەریم گیان سڵاو لێبێ. سلام علیکم. وعلیکم سلام برای من جەژنە پیرۆز بێ کاک کەریم گیان. جەژنە پیرۆز بێ. زۆر سپاس کاک کەریم. سلامەت بڵێ. جەژن چۆن بەڕێکرد؟ والله الحەمدولله باش بوو. باش بوو. بڵێ. جەولای ئێوە گەرم نەبوو؟ باش بوو الحەمدولله وڵا خۆشە. سپاس بخۆ. ئەی قوربانیکردن لە دەڤەریەوە چۆن بوو؟ لەلای ئێمە بەڵێ الحەمدولله زۆر باش بوو. الحەمدولله سپاس. زۆریش باش بوو. سپاس بخۆ. سپاس بخۆ هەمیشار لە باشیا بن. کاکەی کەریم گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕیوە؟ شاری سلێمانی. شاری سلێمانی. بەڵێ هەمیشار لە جەژناوی برای من. سپاس کاک کەریم گیان. سپاس. زۆر سپاس کاک سەقەر لە دوهۆ. کاک سەقەر گیان سڵاو لێبێ. لاوی خۆی گەورە لە سەدەم خاتت باش. ئەم کاتی جەنابەت کاک سەقەر جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژناوی. گەلە سپاسدەشتن لە تۆشی پیرۆز بێ لە گشتی نارەن بیسەرانی لە جۆنی پایان پیرۆزی. زۆر سپاس کاک سەقەر. کاک سەقەر
بله لە چ منتیقەیەکی دهۆکی لا شاش بەڵێ وەسعی دۆک چۆنە بارودۆخی دۆک کەشی دۆک گەرم نییە ولا هەندە گەرمایە و هەندە خۆشش برا ینی جۆکەتان باشە بله یاخوار لە باشییا بن کاک سەقەر گیان کاک سەقەر سەبارەت بە پرسیارەکەی ئەمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی شاری سلێمانی ڕۆحەکە شاری سلێمانی برای گیان دەستی خۆش و سپاس دەکەین گەلک سواد لەن زۆر سپاس خوان لە گەلک. قەڵبی و جەژنە پیرۆز بێ گەلک. کاک شوان لە دهۆک کاک شوان لە بەردەڕەش کاک شوان گیان سڵاو لێ بێ و جەژنە پیرۆز بێ کاک شوان کاک شوان گیان جەژنە پیرۆز بێت جزندەی وەش پیرۆز زۆر سپاسان دەکەم بۆ خۆشتان دەکەم سەرکەوتوو بن قەزای بەردەڕەش وەزعی چۆن بوو لەگەڵ جەژنا کاک کێشوان والله الحمدلله تا ڕادەیەک باش بوو بەڵام وەقتی جەژنەکەیان پێ نەبوو پێیخوای گەورە هەموو لایەکمان لە نەخۆشی و لە بەڵاو پارێزی ئینشەڵا زۆر سپاس ئەوە چییە گۆرانی بۆڵێ لە دواوە کاک شوان بەڵێ ئەوە چییە گۆرانی بۆڵێ لە دواوە وڵی منداڵم منداڵە بەڵێ ئەگە دەنگی خۆشە باش تێ بۆ ئێمەش بڵێ کاوەڵات هەنگی ناخۆشە باشە کاکەی گیان سەبارەت بە پرسیارەکەی ئەمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی باس سلێمانی بن با سلێمانی بێ و سپاس دەکەین هەمیشار لە جەژنابێت پەیوەندی دواتر سمەیە لە ئاکری سمەیە خان سڵاوە لێ بێ سمەیە خان بله سڵاو لێ بێ و جەژن پیرۆز بێت جەژنی وەش پیرۆز بێ تۆ باشی خوشکی من بله زۆر کورد جواب بیتەوە چی ئەڵەی وەحدەکە و لێ ڕوا سمەیە خان بله باش یەکسەر من لای پرسیار کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی سلێمانی باشاری سلێمانی بێ و دەستە خۆش و سپاس دەکەین هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی هەمیشە هەر لە بەختەوەریا بن خۆشەویستان دیارە پرسیارەکەمی ئەمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی ساڵی 1930 ڕاپەڕی پەیوەندێکمان لەگەڵ بوو داخرایەوە هیوادارم کە دایکی کوردستان لە ئاکرێ دای کوردستان سڵاو لێ بێ سلام علیکم وعەلەیکە سەلام خوشکی من دەستخوازیتان لێەکەمی دەستکردن تا دەخوازم جێژنەتان لێ پیرۆز بیلام و کارمەندان هەموو بریسمانە سپاس دەکەین دایک کوردستان جەژن لە تۆ و لە هەموو لای پیرۆز بێ ئینشاءڵڵا دایک کوردستان ئاکرێ وەز و بارودۆخی چۆن بوو لەگەڵ قوربانیکردنە ئایا قوربانی زۆر کرا لە ئەو سونەتە الحەمدولillah باش لە خوای بەزیاد بێ سپاس بۆ خوا هەمیشە لە باشییا بن ئینشاءڵڵا دایک کوردستان سەبارەت بە پرسیارەکەی ئەمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی کوێ بێت سلەیمانی سلەیمانی دەستە خۆش بێ دایک کوردستان سپاس دەکەین هەمیشە لە جەژن و خۆشیاوی پەیوەندی دواتر دایکی ئالیا لە هەولێر دایکی ئالیا سڵاو لێ بێ و جەژنە پیرۆز بێت سپاس دەکەین دایکی ئالیا جەژنە پیرۆز بێ ئیش ببین بە حاجی ئینشەڵڵا ئینشەڵڵا هەمومان نەبین بە حاجی آمين إن شاء الله دایکی ئالیا جەژن لەگەڵ هەولێرا چۆن بوو چۆن بەڕێتان کرد چۆن پیرۆزباییتان لێ کرد چۆن پێشوازیتان لێ کرد والله لقركتك لقركتي ده شغل ما عندي وقت باني شكل ما بواتوا یەک جدان واتوە والله گەڕەکەتان خەڵکی دەوڵەمەندەوەیتیان نیە والله ما شاء الله اللي يزور فيه پێی هیوادارین کە ئینشەڵڵا ئەم سونەتە زۆر باش زیندوو بکەینەوە دایکی ئالیا چکە سونەتێکی گەورەیە بێگومان بەڵێ دایکی ئالیا ئەوەی دەتوانایەتی بێگومان دایکی ئالیا سەبارەت بە پرسیارەکەی ئەمە کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نۆی 1930 ڕاپەڕی بتأكيد سليمانية شو بداي قرام خذني في الأكل بداي قرام صاني سليمانية سلێمانیە والله با سلێمانی بێ سپاس دەکەین هەمیشە لە جەژناوی زور خاطر خوشحال خوشکی بەڕێزی منی هەمیشە لە جەژن و خۆشیابی هۆنیا دایکی ئالیا هۆنیا خان لە چەند سماڵ هۆنیا خان سڵاو لێ بێ سپاس دەکەین هۆنیا خان جەژن لە تۆش پیرۆز هەمیشە لە جەژن و خۆشیابی زۆر زۆر سپاس هۆنیا خان چوارەم ڕۆژە و کۆتا ڕۆژی جەژن لە ئەتەوێ گەرنازایی لە چێ بکەی پیرۆزبایی لە کوێیەکەی
بەڵێ من وەکو خۆم گردنی هەموو کەسم ئازا کردو و پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەم سەر دەم کارمەندانی ئێوە و جەنابیشت هەمیشە لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم هۆنیا خان کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 نوێ 1930 ڕاپەڕی بەڵێ بەدڵنیایە و بەردەرکی سەرای شاری سلێمانی بوو بەردەرکی سەرای شاری سلێمانی بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی خۆشەویستانم ناوبڕێکی کورد وەرەگرین بەردەمەکەمان بە سپۆنسەری پۆشاکی پۆشیا فاشن بەردەوامە بێ پرسیاری دووەم پاش ناوبڕەکە بۆی بەڕێز و خۆشەویست ئامادەاتی خانمانی باڵاپۆش گەر حەزت لە جلی ناوەزە و گونجاوە وەک باڵاپۆشێک ئەوە پۆشیا فاشۆن هەڵبژێرە لە پۆشیا فاشۆن باشترین جۆری جلی ئافرەتان بە ستایلی مۆدێرن و بەدیان ڕەنگ و مۆدێلی جیاواز هەڵبژێرە لە هەموو وەرزەکان و بە هەرزانترین نرخ لە پۆشیا فاشۆن بگە بە داخوازیەکانت پۆشیا فاشۆن واتە مارکە کوالیت هەرزان متمانە و ڕەزامەندی ئێوە سەرمایی ئێمەیە ناونیشان سلێمانی شەقامی چوارتای کۆن هەولێر شەقامی ڕووناکی کەرکووک شارع قودس کەلار شەقامی سەرکەوتن هەڵەبجە تەنیش باخچی شەونم بامۆکی پۆشیا فاشۆن دووبارە ستای خۆی گەورتان لەبێ جارێکتر جەژنی قوربانتان پیرۆز بی و هەمیشار لە جەژن و خۆشییابن ئازیزان هیوادارم ئەم ماوەی کە ماوەمان لەگەڵماندنەوە پەیوەندی بکەنەوەی بۆ وەرگیرا لە خزمەتیانەوەی بۆ وەرنەگیرە داوای لێبوونی لەکەین پرسیاری دۆمان دیارە لە بەرنمەکەیە ئەم پرسیارەی ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد ئەو کەسێک کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد کێ بوو پەیوەندی کردمان لەگەڵا کاک بیال عەفو ناوەکەی ڕۆڤار بەڵێ گیان فەرموو خات و ڕۆڤار ئەم کاتت باش ئەم کاتی جەنابەت خات و ڕۆڤار باچی کاک گۆران جەژنیشت پیرۆز بێ جەژن پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشییابی زۆر سپاس زۆر سپاس ڕۆڤار خان لەگەڵ جەژنا بینت چۆنە چۆن بەڕێت لەم جەژنا وەڵا سپاس بۆخوا زۆر باشم هەمیشە هەر لە باشیە بیشەڵات لای ئێوە قوربانیکردن چۆن بوو خەڵک پێت وایە سونەتی جێبەجێ کردووە وەڵا ئەلحەمدولیلا باش الحەمدولله سپاس بخوا خات و ڕۆڤار بەڵێ ئەمە پێم وایە لە مەرحەلە چەندی لە خوێندنە وەڵا دەرسم بۆ پۆلیدا بۆ لەوە ئەچێ خوێن بێتان کاتی خۆی لە مێژوو ئەوانەیە وایە ئەمە ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد زانیاریم زۆر لێ لە پێنی تۆ خەریکم ئەگەر یارمەتیم بێت واللهی ئیجاب من هەر شتێک بڵێم یەکسە وەڵامەکەیە دا وەستا ڕەجەب بێ وەستا ڕەجەب بێ ئەم ناوەت لەکوێ هێنام وەستا ڕەجەبە وەڵای ئەو قسێکەم هاوکاریمەکە باشە گیان باشە بە وەستا ڕەجەب بێ دەست خۆش بێ هەمیشە لە جەژناوی خوشکی من سپاس و پەیوەندەکەت کاک سەعەد لە کەرکووک کاک سەعەد گیان ستاوە لێبێ کاک سەعەد السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته باشی کاک گۆرانکان سپاسی کاک سەعەدەکەم لێرەوە هەتا کەرکووک دەستە بشم سوپاس دەکەم بەڕێز جەژنە پیرۆزە لە ئێوە و لە کەناڵی کەناڵی پێیان بەتابەتیەکەین زۆر سپاس کاک سەعەد گیان بەڵێ گیان ئێوە حەزەکەم پرسیارەکەم لە کۆتا ڕۆژی جەژنا قوربانیکردن سونەتێکی گەورەیە لە جەژنی قوربانە کەرکووک لەگەڵ ئەم سونەتەیە چۆن بوو وەڵی باش و الحەمدولله لەخوا بەزیادیە یعنی ئەو بەشانەتان بوو هاتووە کە چاوەڕێی بوون وەڵی هەنێ هاتووە الحەمدولله دەی سپاس بەخوای گەورەی شەڵام سونەتە جێبەجێ بکەین هەموو لایەکمان ئەوەی دەتوانایەتی کاک سەعەد گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسەی کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد کێ بوو وەستا ڕەجەب وەستا ڕەجەب باشە گیان با وەستا ڕەجەب بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەعەد لێرەوە تا کەرکووک هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریابی مارین لە دهۆک مارین خان سڵاوە لێبێ ئەم کاتەی جەنابەت ماری خان جەژن پیرۆز بێ هەمیشە لە جەژن نابی زۆر سپاس ماری خان بەڵێ چیت هەیە لە کۆتا ڕۆژی جەژنا بۆ خۆشەویستانت پەیامت چییە بەڵێ لە هەمیشە لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسە کێ بوو لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد
بەڵێ مارین خان بەڵێ گوێ لە منە بەڵێ ئاگونم لێ بەڵێ ئەو کەسە کێ بوو لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد یارە اختیاری نییە بۆیان هەموو نازانم دەستە پێتەوە تێناگەم لە نازامەڵی چی بۆ لە مامۆستا نازانم دووسێ وەڵامی ڕابردوو و تویانە وەستا ڕەجەب میتر نازام ئەوەیان نا وەڵامە ڕاستەکە تۆشکو ئەوان دابنین باشە گیان دەستی خۆش سپاسەوە پەیوەندێکات هەمیشار لە جەژن و خۆشیابی خاتومارین لە دوهۆکەوە خۆشەویستان دیارە پرسیاریەکەمان کام شاری کوردستانی عراق ڕۆژی 6 ساڵی 1930 ڕاپەڕی پرسیاری دووەمیش ئەو کەسە چیە بوو لە میرنشینی سۆران کە تۆپی سەربازی دروست کرد یاسەمین لە هەولێر یاسەمین خانسلاوە لەبێ یاسەمین خانسلاوە لەبێ و جەژنی قوربانی پیرۆز بێ دەستنیێوەش پیرۆز بێت. خۆشپاس یاسەمین خان بەڵێ چیت هەیە لە کۆتا ڕۆژی جەژن بۆ ئێمە بۆ دۆستانت بۆ خۆشەویستانت وەڵا دەستخۆشتان لێ دەکەم گەردن ئازایلام و کەسی دەکەم. زۆر سپاس لای ئێوە سنەتی قوربانیکردن زیندوو کرایەوە سیاسەمین خان بەڵێ سپاس بخوای گەورە هەمیشار لە خۆشی لە جەژن نابن ئینشاءڵڵا ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد وەستا ڕەجەب وەستا ڕەجەب بەڵێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژناوی دانیاخان لە حاجیاوە دانیاخان سڵاو لێبێ سڵاو لە تۆش زۆر سپاس تۆ باشی باشم سپاس یاخوا زۆر بە کورتی وەڵامەیتەوە چی ئەڵەی وەحدەم لێ ڕوا ناوەڵا وەحدەم لێ ناڕۆ بەڵام دەنگەکەەوە زووتر دەیگەێنێ لەکن من بۆی ڕاستەرە دۆبدایەوە زۆر باشە جەژن پیرۆز هەمیشار لە جەژناوی خوشکی من جەژنی تۆش پیرۆزکرد هەموو مسڵمانانیش پیرۆزکە لە حاجیاوە جەژنتان چۆن بەڕێکرد وەڵایی وەکو جەژنەکانی کە گەرم و گوڕنەوە بەڵام ئەلحەمدولیلا هەر باشتر بوو سپاس بخوا قوربانی هەبوو لەوێ سنەتی قوربانیکردن ئارە وەڵا باش بوو دەی سپاس بخوا هەمیشار لە جەژن خۆشییا بن دانیاخان دانیاخان سەبارەت بە پرسیارەکەیمە ئەو کەسەی کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد کێ بوو وەستا ڕەجەب بوو وەستا ڕەجەب دەستی خۆش و سپاس دەکەن هەمیشار لە جەژنابی سپاس بۆ پەیوەندەکە دایکی محەممەد لە ئاکرێ دایکی محەممەد سڵاو لێبێ سلام لە تۆی بۆ ڕێزیش زۆر سپاس دایکی محەممەد جەژن پیرۆز بێ هەمیشار لە جەژنابی سپاس لە تۆ لە هەموو کارمەندانیش پیرۆز بێ زۆر سپاس دایکی محەممەد بەڵێ لەگەڵ ماڵ ماڵ جەژنتان چۆن بەسەر بن ئەم جەژنی قوربانە وڵی باش بوو جێژنی پێشوان نەبووم بەڵام باش بوو لەخوا بەزیاد بێت هەمیشار لە جەژن و باشی خۆشییا بن ئینشاءالله بەڵێ دایکی محەممەد ئەو کەسە کێ بوو لە میرنشینی سۆران کە تۆپی سەربازی دروست کرد وەستا ڕەجەب بوو وەستا تۆ زانیاریت هەیە یا هەر بە هەمان پەیوەندەکانی تر وڵی زانیاری وا بزانم ئەگەر وەستا ڕەجەبیش نەبی نزیکە لەوە یعنی ناوەکەی نزیکە لە ڕەجەب بەڵام حەزکردم هەر لە بۆەوەی دەچی کە وەستا ڕەجەب بێت زۆر باشە دەستەکانی خۆش هەمیشە هەر لە جەژنابیت زۆر سپاس خۆشکی بەڕێزم لێرەوە تا ئاکرێ پەیوەندی دواتر کاک عەبدوڵڵا لە سلێمانی کە عەبدوڵڵا گیان سڵاو لێبێ و جەژنی قوربانی پیرۆز بێت قوربانت بن بە ڕێزی چاو ماسەکەم زۆر کاک عەبدوڵڵا گیانی من بارودۆخت لەگەڵ جەژنی قوربان چۆن بوو گەرم و گوڕ بووی سارد و سەر بووی وڵی باش بوو لەخوا بەزیاد بێ جەژنی هەموو لای پیرۆز بێ ئیشەڵڵا لە هەموو مسڵمانان ئینشاءڵڵا پەیامت چییە لە کۆتا ڕۆژی جەژنا بۆ هاوڵاتیان بۆ خۆشەویستانت کورە بۆ ئێمە وەڵا پەیام وەیە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و ئیشەڵڵا خوای گەورە جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆزەکە بەدڵی خۆش ئینشاءالله خوای گەورە تۆش سەلامت کە هەمیشە هەر لە خۆشیابی کاک عەبدوڵڵا گیان پرسیارەکەی ئێمە ئەو کەسە چێ بوو لە میرنشینی سۆران کە تۆپی سەربازی دروست کرد ئەو کاک ڕەجەب کاک ڕەجەب بەڵێ ئەی بۆ کاقایار نەبێ وەڵی ئیتر دڵەکەت دڵی خۆ مەزانم کاک ڕەجەب درستی لەو کات تەباشە گیان دەکەم دەستی خۆ کە عەبدوڵڵا گیان سپاس دەکەم ئینشاء لە جەژنابی کاک وەلید کاک وەلید گیان سڵاو لێبێ سڵاو لە تۆ کاکە باشی ئەحواڵە سپاس دەکەین جەژنی پیرۆز بێ کاک وەلیدی بەڕێز هەمیشار لە جەژنابیت سەلامەت یاخوا لەگەڵێوە کاک وەلید گیان گیان لای تۆ جەژن چۆن بەڕێوە چوو وەڵا الحەمدولیلا لە خوای بەزیادی جەژنێکی خۆش بوو لە خوای بەزیادی سارد و سڕێکەوە دیار بوو الحەمدولیلا الحەمدولیلا ئەی مەسەلەی قوربانیکردن گەرم و گوڕ بوو
والله لەخوای بزرێ الحەمدولله ئەرێ والله لە خوای گەورە بەزیادێ زۆر باشە. سپاس بۆ خۆ هەمیشە هەر لە خۆشی و جەژن و بەختەوەریا بشین کاک وەلیجان. کاک وەلی پرسیارەکەی ئەمە ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ وەستارەجەب یڕوانزیش وەستارەجی سۆران. دەسەکانە خۆش بێ. زۆر سپاس هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی برای بەڕێزم. دەچمە هەڵەبجە کاک نەوزاد وەرەگرین. کاک نەوزاد یان سڵاو لێبێ و جەژن و پیرۆز بێ. کاک نەوزاد کاک نەوزاد کاک نەوزاد کاک نەوزاد دەنگی ناگاتە لای من مامۆسایانی خۆشەویستم. کاک نەوزاد لە هەڵەبجە. کاک نەوزاد گیانەگە گوێ دەنگی منە سڵاو لێبێ و ئەم کاتەوە باش. کاک نەوزاد دیارە پەیوەندێکی داخراوەتەوە. کاک ڕامان لە هەولێر. کاک ڕامان گیان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێت. جەژنەتەش پیرۆز بێ سڵاو دەستەش. زۆر سپاس. کاک ڕامان تۆ پێم بڵێ حەزت لە ڕیاضەیە؟ بەڵێ هاندەری کوێی کاکە؟ ریال مەدرید. وەزعی ڕیاڵ چۆن ئەم ساڵ؟ والله باش. یعنی پێت وایە مانچستەر سیتی تێپەڕێنێ؟ بەڵێ پێت وایە لە خولیانە پاڵۆنەکان مانچستی تێپەڕێنێ؟ والله لەوانەیە. هیوادارم کە بەدڵی تۆ بێ. کاکە ڕامانجیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ ڕەجەب. وەستار ڕەجەب. باشە گیان دەست خۆشە میشار لە جەژنابی. زۆر سپاس بە پەیوەندەکەت. سندوس خان لە شەمشەماڵ وەرەگرن. سندوس خان سڵاوت لێ بێت جەژنە پیرۆز بێت. سڵاو لێ تۆش دووبارەی سێبارە جەژن قوربان لەسەرجەم کارمەندان و تۆی باش پیرۆز دەکەم. زۆر سپاس سندوس خان. سندوس خان پەیامی تۆ لە کۆتا ڕۆژی جەژنە چییە بۆ خۆشەویستان و دۆستانت؟ وەڵام هیوادارم گەردن ئازاییمان لە هەر هەموو خزم و دەستان کرد بێت و گەردنیشی هەمویان ئازاکەم لای خۆمەوە. لای هەموو هەنی گەرمی هەمویان ئازا کردووە؟ گەردنی هەمویانم ئازا کردووە. ئافرم هەمیشار لە جەژن و خۆشیاوی خوشکی بەڕێزم سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ با وەستار ڕەجەب بێ. با وەستار ڕەجەب بێ. زۆر گۆران گیانەکەم. چوار ڕۆژە هەوڵ لەگەڵ زۆر زۆر حەزەکە بەشدار بێ. ئەمڕۆ کۆتا ڕۆژە ئەوەی بەشدار بێ. وەڵڵاهی ئەم بەخشی سپاس دەکەم. بەڵێ بە کورتی سپاسە دەست زۆر سپاس. سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام خوشکی من باشی؟ پیرۆزبایی کوردی قوربانتان لێ یەکەم خۆشحاڵ بەشدار بوو ژیان دەکەم تەمام. ژیان؟ بەڵێ. ژیان خان ئێمەش خۆشحاڵترین هەمیشار لە جەژن و خۆشیاوی وەڵامەکەی تۆ چییە؟ سپاس دەکەم باس تێمانی بێت. باس تێمانی بێ گیانەکەم دەست خۆش سپاس دەکەین. هەمیشار لە جەژن و خۆشیاوی. با وەستار ڕەجەب بێ. زۆر سپاس. پەیوەندی دواتر. تۆ چۆنی باشی گوڵەکەم؟ ئەحواڵت چۆنە؟ تەندروستیەکەش باشە شکور؟ کورە جەژنی تەش پیرۆز بی. لەگەڵ جەژنا چۆن بەڕێو کرد؟ باش بووی؟ نوقڵ زۆر نەخوارد؟ هەمیشار لە جەژن و خۆشیابی. سەبارەت بە پرسیارەکەی ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ وەستار ڕەجەب. باشە گیانەکەم دەستی خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس دەکەین خوارد لەگەڵ بێ. پەیوەندی دواتر دێمەوە چەمچەماڵ کاک هەردیوە یەکدەم کاکە دیگیان سڵاو لێ بێ و جەژنە پیرۆز بێ. وای خواست لە ئێوە بێ دەستخۆشی بەنامەکەتان یەکەم و جەژنی و خۆتانتان لێ پیرۆز بێ. هیوادار بەرەوە سەرکەوتو و بەنامەکانێکەوە. سپاس دەکەین کاک هەردی بەڕێز. کاک هەردیگیان چوارەم ڕۆژی جەژنە و ئەم چوارەم ڕۆژە بەچێوە خەریک بووی؟ ئایا پێشوازیت لە میوان کردووە؟ بە گەرموگوڕی پێشوازیت لە جەژن کردووە؟ والله هیوادارم ئەم ڤایرۆس و نەخۆشیێمان لەسەر لاچێ. بەڕاستی ئەم جەژنەی قوربانە کەمێ سادوسڵیتیەوە دیار بوو بەهۆی نەخۆشی ڤایرۆسەکەەوە. ئیشەوا بۆ دوا کۆتا ناخۆشی و نەخۆشیمان ئەدەتەمانە. بێگومان هەمومان نەزانین کە زیاتر بۆ ئەو ڤایرۆسەوە بووە.
هذا والله بهوكاري أو بويتر خلكاني سناني ولا بحقات خمانة صادات لو كان بلام ئەجا ئێمەش ئەو قسە کاک هەردی ئەوە لە یاد نەکەین کە هەر مەسەلەی دینیش پێمان ئەڵێ پێویستە پارێزگاری لە تەندروستی خۆمان بکەین. کاک هەردی گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسە کێ بوو لە مننشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ دایکی مناڵەکان ئەڵێ وەستا ڕەجەب. دایکی بە قسەی دایکی مناڵەکانەکەی؟ بەڵێ ئەو وەزارەت ناخۆی هەرەبێ بەختێکی. وەڵای ئەوە وەزارەت ناخۆی ئافەرم. یاڕەبی هەمیشان خۆشبەخت و ئاسوودە بن کاک هەردی گیان. بەڵێ هەمیشە ئیشەڵا هەر خۆشبەخت و ئاسوودە. سەلامەت بن ئێمەش هیوادارم هەروە دووخۆش و سەرکەوتوو بن. زۆر سپاس. سڵاو ڕێزتان بۆ دایکی مناڵەکانیش هەیە. پەیوەندی دواتر کاک سەردار لە سلێمانی. کاک سەردار گیان سڵاو لێبێ. سلام باش براکەم. عەلەیکە سەلام برا گیان تۆ باشی؟ تۆنی باش براکەم. سپاسی خۆ ئەکەین جەژنە پیرۆز بێت. جەژنی پیرۆز بێت نەخۆشییابن هەرمت بە جەژن خۆشییابن. زۆر سپاس. کاک سەردار گیان لای ئێوە سونەتی قوربانیکردن چۆن زیندوو کرایەوە؟ سپاس بۆخوا قوربانێکی باشوەتە نەبێتە ڕیاخۆشم کردن. دەی سپاس بۆخوا چیت کرد بە قوربانی مامۆسا؟ وەڵا حیوانێکی چوو گەورە نەبوونێ. دەی خوای گەورەی شەڵا لێو قبوڵکە. سەلامەت بیاخوا. ئەو کەسە چیە بوو کە لە بێنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ بەخوا هەمووی وەستا ڕەجەب میژەنم با وەستا ڕەجەب بێت. با وەستا ڕەجەب بێت. کاکە تۆ جەگا عانا بە. باشە کاک سەردار گیان هەر لە جەژناوی ئیشەڵا. لە خۆشی لە جەژناوی هەرەبوو داخوا. قوربانم زۆر سپاس برای عەزیزی ئێمەی. کاک پەیوەندی دواتر سەناخان وەرگرین لە کەلار. سەناخان سڵاو لێبێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. جزني القربان لا تولى تعين القربان في رزق هاي قريبك سماعي خير بويا بو تعين القربان إن شاء الله. زۆر سپاس. جەژن لە ئێوەش پیرۆز هەمیشار لە جەژن و خۆشی و بەختەوەریا بن. سەناخان لە کەلار بەهۆی گەرما و ڤایرۆسەوە جەژن سارد و سەر بوویان هەر گەرم و گوڕی پێوە دیار بوو. والله الحمد لله راضية باش بس ترى نقاشين كاريگري بو والله. وجعلنا بس الحمد لله سپاس بخوا باش. سپاس بۆ خوای گەورە ئیشەڵا هەمیشار لە باشیا بن. پرسیارەکەیمە بۆ تۆی بەڕێز و خۆشەویست ئەو کەسە کێ بوو کە لە میرنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ با وەستا ڕەجەب بێ. با وەستا ڕەجەب بێ. سپاس دەکەین. سلام علیکم. هەر لە جەژناوی و عەلەیکە سەلام. پەیوەندی دواتر کاک سەرکەوت. کاک سەرکەوت لە بەردەڕەش. کاک سەرکەوت گیان سڵاو لێبێ. کاک سەرکەوت. سلام علیکم. عەلەیکە سەلام کاک سەرکەوت لێرەوە تا بەردەڕەش جەژنە پیرۆز بێ. زۆر سپاس کاک سەرکەوت گیان. کاک سەرکەوت لای تۆ جەژن چواتەیەکە گەیەنێ چۆن پێشوازی لە جەژن کرد؟ خوای گەورەی ئیشەڵا هەموو کاتێکتان بکاتە جەژن و خۆشی ئیشەڵا. سپاس بۆ خوای ئیشەڵا هەمیشە لە باشیا بن کاک سەرکەوت. هەمیشە لە جەژن و خۆشییا بن برای بەڕێزم. کاک سەرکەوت سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسە کێ بوو لە میرنشینی سۆران کە تۆپی سەربازی دروست کرد؟ با وەستا ڕەجەب بێ. سپاس دەکەین کاکە سەرکەوت گیان. گەلێک سپاس بۆ جەناب. هەمیشە لە جەژن و خۆشییا برای بەڕێزم. پەیوەندی دواتر کاک بڕیار لە دووس قورمات و کاک بڕیار گیان سڵاو لێبێ و جەژنی قوربانی پیرۆز بێت. سڵاو لێ عەزیز جەژنی ئێوەش پیرۆز بێ قوربان. زۆر سپاس. کاک بڕیار وەسعی دووس قورمات و چۆنە براکەم؟ بەخوا الحەمدولillah زۆر باشە ئێستا کاک گیان. نەخوا بەجار ئێستا ئەمانە ئەوە دۆ سێ ساڵە بێ الحەمدولillah. نەخوا بەجار پێشتر وا بزانم نائەمان وا بوو؟ وەڵی دوسێ ساڵێ بڵێ یعنی شەڕی هەندێ شەڕی ناوخۆمان هەبوو دواتر 16 ئۆکتۆبەرەوانە بەڵام الحەمدولillah ئێستا باشە. دەی خوای گەورە هەمیشە هەر باشتان کا و سەلامەتان کا و خوای گەورە ژیانێکی خۆشتان پێ ببەخشێ. کاکە بڕیار گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئەو کەسە کێ بوو لە بنشینی سۆران تۆپی سەربازی دروست کرد؟ بەخوا قوربان منیش هەر وەک ئەو عالەماڵێ وەستا ڕەجەب ڕاستی زانیاریم لەسەری نییە. باشە گیان باشە کاک بڕیار گیان هەر لە جەژناوی برای گیان. سپاس دەکەین براکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت کاکە بڕیار لە دووس قورمات. کۆتا پەیوەندی بۆمە بەداوای لێبوورنەوە دیارە کاتی بەرنامەکەمان کۆتایی پێات خۆشەویستانم کاک بڕیار لە دووس قورمات و کۆتا پەیوەندی بوو. خۆشەویستان دیارە بەرنامەکەمان بە سپۆنسەری پۆشاکی خۆشیە فاشیۆن بەڕێواچێ
پاش ناوبڕێکی کورد وەڵامە دروستەکان ئاشکراکەین و ئەو دوو بەڕێزەش کە دەبنە خاوەنی خەڵات ناوەکانیان ئاشکراکەین. پۆش گەر حەزت لە جلی ناوەزە و گونجاوە وەک باڵا پۆشێک ئەوە پۆشیا فاشۆن هەڵبژێرە. لە پۆشیا فاشۆن باشترین جۆری جلی ئافرەتان بە ستایلی مۆدێرن و بەدیان ڕنگ و مۆدێلی جیاواز هەڵبژێرە لە هەموو وەرزەکان و بە هەرزانترین نرخ. لە پۆشیا فاشۆن بگە بە داخوازیەکانت. پۆشیا فاشۆن واتە مارکە، کوالیت، هەرزان. متمانە و ڕەزامەندی ئێوە سەرمایی ئێمەیە. ناونیشان سلێمانی شقامی چوارتای کۆن، هەولێر شقامی ڕووناکی، کەرکووک شارع قودس، کەلار شقامی سەرکەوتن، هەڵەبجە تەنیش باخچەی شەونم بامۆکی. پۆشیا فاشۆن. جارێکی دی سلاوی خوای گەورەتان لێبێ لە کۆتا ساتەکانی جەژنی قوربانی پیرۆزین خوای گەورە جەژن کاتە خێر و خۆشی و ئاسوودەیی بۆ هەموو لایەکتان جەژن بێتە مای ئاسوودەیی دڵەکان و ئاوادانبوونەوەی دڵەکان و ئاشبوونەوەی دڵەکان و لێک نزیک بوونەوەی زیاتر و خوای گەورە ئەم بەڵایشمان لە سکۆڵ کاتە و جەژنی هەمووتان جارێکتر پیرۆزی خۆشەویستانم دیارە ئێمە دوو پرسیاران بۆی بەڕێز و خۆشەویست ئامادە کردبوو. پرسیاری یەکەممان کام شاری کوردستانی عێراق ڕۆژی 6 نۆی ساڵی 1930 ڕاپەڕی؟ وەڵامی دروست بۆ ئەم پرسیارە شاری سلەیمانیە. وەڵامی دروست ئەوە لەسەر شاشەش دەرەکەوێت. سوپاسی ئەوکارانی خۆشەویست دەکەم. شاری سلەیمانی ئەو شارە بوو کە لە 6 نۆی ساڵی 1930 ڕاپەڕی. پرسیاری دووهەممان کە پرسیارمان کرد ئەو کەسە کێ بوو لە میرنشینی سۆران کە تۆپی سەربازی دروست کرد. ئەو کەسێک کە لە میرنشینی سۆران ئێمە دیارە چەند میرنشینێکمان هەبووە لەوانە میرنشینی سۆران بووە. کام کەس کێ بوو لەو میرنشینە کە تۆپی سەربازی دروست کرد؟ ئەویش وەڵامی دروستەکە وەستا ڕەجەبە کە زۆرێک لە پەیوەندەکان وتیان وەستا ڕەجەب. ئەمە وەڵامە دروستەکانە کە لە بەردەم منایە. ئەم ڕۆژ بە سپۆنسەری پۆشاکی پۆشیا فاشۆن دوو خەڵاتی تر دەرەچێ وەکو کۆتا ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز. ئێمە تیمشک بۆ بەرەزانەکەی بزانین کامێنە بنە خاوەنی خەڵاتی بەرنامەی پیرۆزبایی کۆتا ڕۆژی جەژنی قوربان. دایکی کوردستان لە ئاکرێ. دایکی کوردستان لە ئاکرێ بۆ خاوەنی خەڵات. دایکی کوردستان لە ئاکرێ پیرۆزبایی لێکەین. هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی و پیرۆزبایی لە دایکی کوردستانەکەین کە دیارە یەکەم خەڵاتی بەرنامەی پیرۆزبایی کۆتا ڕۆژی جەژنی قوربانی بۆ دەچوو. بزانین ئەگەر خەڵاتی یۆمی شامزانی بۆ چێ دەرەچێ؟ خەڵاتی دووەم بۆ کاکبەیار لە سلێمانی. کاکبەیار لە سلێمانی بۆ خاوەنی خەڵاتی دووەمی بەرنامی پیرۆزبایی کۆتا ڕۆژی جەژنی قوربانی کەناڵی پەیام پیرۆزبایی لە دایکی کوردستان و زائیدەن کاکبەیار لە سلێمانی. خۆشەویستان سپاس بۆ هاوکارانی ماندوونە ناس کە ماندوو بوون لەگەڵمان ئەمڕۆ. سپاس بۆ کاک عادل، کاک بیلال، کاک گۆشمەند، کاک نەسرەدین کورە، کاک بڕیار، کاک ئەرکان، کاک ماکوان، هەموویان ئەوانەی کە لەگەڵمان ماندوو بوون. سپاس بۆ تەواوی کارمەندانی کاناڵی پەیام دیارە تا ئێستا ئێوارەشیان نەخواردووە. هیوادارم کە دوای بەرنامەکانانێکی خۆش بێکەوە خۆین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ پەیوەندەکانتان. هیوادارم کە هەمیشە لە جەژن و خۆشییا بن. خوای گەورە جەژن بکاتە مای خێر و خۆشی و دووبارە داوای لێبوردن لەو بەرەزانەکەی کە لەمان توانین لەبەر نەبوونی کات لەم 4 ڕۆژەیە پەیوەندەکان وەربگرین. ماڵی هەموو لای ئاگاوەتان هەموو کاتێکان جەژن و خۆشی بەختەوەری بێ. سپاس بۆ سپۆنسەرەکەم لەماوەی ئەو 4 ڕۆژەیە کە ئەویش سپۆنسەری پۆشیا فاشیۆن بوو کە لقی لە زۆرێک لە شارەکانی کوردستان هەیە و تایبەتە بە جلوبەرجی خانمان. خوای گەورە ماڵی کە هەموو لای ئاگاوەدان کا و هەموو کاتێکتان جەژن و خۆشی بەرەکەت بێ. ئینشاڵڵا خواتان لەگەڵ.